یەکەم خاڵی خوشکەکانم سەبەبێک بۆ ئەوەی کە ئافرەت پێی بوتێ ئەلمەرئەتو الصالیحە لە پاش ئەو بابەتە ئیمانەی کە باسم کرد گوێڕایەڵی مێردەکەیەتی ڕوونە قسەکەم یەکەم خاڵێک کە تۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پرسیاریان لێ کرد ئەی النساء خەیر ئەی پێغەمبەری خوا کام ئافرەت باشترین خەیر اسمی تەفضیلە باشترین ئافرەتە پێغەمبەری خوا فەرمی التي تسره إذا نظر ئەو ئافرەتەیە کە بتوانێ وا لە خۆی بکات مێردی تەماشای کرد خۆشحاڵ بێت وتطيعه إذا أمر أمري بياكر جيب مخالفة ببيع لا طاعة لمخلوق في معصية الخالق أو أبو كواب اللي بتوي آفرتي الصالحة بيت أبي أمس خالة لخوت كوكيتو ولا تخالفه في نفسها ومالها بما يكره أم بياوة أزاني لماليا حزناك تو بمشي وتصرف بكي يا للنفس يا مخالفة مك لي لا خوش كشرينا كانم بايك شتان في وليم ئێوە ئەزانن ئافرەت برایی باوکی کەسوکاری مێردی ڕازی نەبوو نابێ بێتە ماڵی ڕوونەم قسەم لەوە چێ غەریبتان لێ بێت کێ ئەگاتە ئەبوو بەکری سدیقە ئەبوو بەکر هاتۆ بۆ ماڵی ئیمامی عەلی دایەتی لە دەرگا ئیمامی عەلی ڕۆژتۆ بزانم کێیە هاتۆتی عائیشە باوکتە نەخۆش بوو عائیشە ڕەضی الله عنها دایکی مادەران عائیشە کاتی ئەڵێ بێتە ژوورۆ إمام علي بيه فرميه فقالت أتحب أن آذن لا آية بيت خوشة من إذني بدن بيت ماله أبو بكر صديق لباش بيغمبر صلى الله عليه وسلم أفضل أم أمتيه كاتي الله با بيت الجورو إمام علي الله باوك بيت الجورو باوك يدي الله تو الرقادي تو بيت خوشة بيت مالكت أما يتر بس من يسرق فيس ناكا يتر لي الزور كاد بدا ما أم بس باسا بويا ابن تيمية فرميه أن المرأة إذا أحسنت معاشرة بعلها كان ذلك موجبا لرضاء الله وإكرامه لها كاتتواني معاشرة جاني الرجاني جاني هرسوكوتي لقل ميرديا بجواني بردسر أما بسا بو أوي خواي رب العالمين لي رازي بي وريزي لي بقريت من غير أن تعمل ما يختص بالرجال والله أعلم ببي أوي نواجي جمعة بكات ببي أوي جهاد بكات ببي أوي خوا واجبی کردەتە سەر پیاوان ئەم ئافرەتانە ئەوەی تایبەتە بە پیاوە نەیشی کات ماوەی ئەوەیە خوا ئەو ئافرەتە ڕازی بێت و خوای گەورە ڕێزیشی لێ بگرێت ئەمانەی کە من باسیەکەم سەبەبی بەختەوەریتن لە ماڵە حورمەتت گەورەت ئەکا لە دڵی مێردەکەتە گەورەت ئەکا دڵنیابن لەوەی جوانی شەرت نییە لە دڵی پیاوە ئەو ئیلا جوانی ئەخلاق و ئیطاعی خوای پەروەردگار و لە شەرعا ئیطاعی ئەو مێردە ئەو ئافرەتە زۆر گەورەکە لە دڵی ئەو پیاوە بۆیە ئەمەیشە ئێمە نابێ ئێمە بڕوانینە غەیرە خۆمان بزانین لە لای ئێمە خەڵکی تر بەچی لە مێردی ئەواتە پێشەوە بۆیە چەند وەزیفەی ئافرەت چەند ئاسانە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إذا صلت المرأة خمسها وصامت شهرها وحفظت فرجها وأطاعت زوجها تەماشاکەن ئەوە سم لەسەر فەرمودێکی صحیحە بزان ئەم پلە بەرزە بۆی کێیە بزان پیاوشتی وای بۆ هاتووە 5 فەرزە نوێژەکەی خۆت بکە ڕۆژوو ڕەمەزان بەس بگرێ داوێنی خۆی بپارێزێ گوێڕایەڵی مێردەکەی بێت جوابەکەی بدەن یەکێکتان چییە وەڵامی ئەم پێغەمبەری خوا فەرمێ ئافرەتانە چیانە درێتێ ها خوشکەکەم بەس نەک بەس ئەڕواتە بەهەشت قيل لها لقيامة بو آفرة أو تريه ادخل الجنة من أي أبواب الجنة شئتي ئەمە لە پیاوانە بۆ ئەبوو بەکر هەش دەرگاکەی بۆ کراوەتەوە پێی ئەوترێ بڕۆرە بەهەشت لە هەر دەرگای هەر دەرگایەکەتەوێ لەو دەرگاوە بڕۆرە بەهەشت ئەو هەموو وەزیفە لەسەر پیاوە بۆتانێ خواهی گەورە لە یەک دەرگاومان خاتە بەهەشت هەبوو هەر لە ژیانە تۆ بە قسەی خوا بکە خوا شیرین تەکا لە ناو خەڵکە ئەوەی خوا ئەوێ بیکە ئەوەی تۆ تەوێ خوا ئەداتێ جا تەماشاکەن خوشکەکان ئەمە خاڵی یەکەم کە هەبوو بتەوێ لە ماڵی خۆتە نزیک بیتۆ دائما من ئەڵێم لە زەواج لە ئیسلامە لە دوای ژن گواستنەوە خۆشەویستی دروستە بێت لە غەیرە ئیسلامە بە ساڵ بە 2 ساڵ لەگەڵێتی دوای نەجاحەتیش نایێنێت
ئەوەنە تەجروبەمان لایە ئەوەنە زۆرە ناتوانی باسی کەی کە ئەو خاڵ یەکەم ئینسان لە خێرا بزانێ خوای پەروەردگار بەرپرسیارەتی ماڵی داوەتە مێردت قسە متعاد بۆی هەبێت خاڵی دووهەم کە کێشە دروستەکات بەختەوەری تێکەدات دەمەدەمکردن و جیدالە ئافرین هەر پیاوێ لەگەڵ پیاوێکا بیکە هەر کوڕێ لەگەڵ باوکیە هەر پیاوێ لەگەڵ ئافرەتی هەر ئافرەتێ لەگەڵ مێردیە عاقبەتەکەی خێر نییە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم أنا زعيم ببيت في ربض الجنة لمن ترك المراء وإن كان محقا پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم من ضامنی کەسێکم کەچی بە ماڵێک بە قەسرێ نەک ئەوە بەهەشتەکەت هەیە چۆن ئێستا خەڵکی وایە تۆ ڕۆیتە باخی فڵان کەسێک عەرزی فڵان کەسێک لە دەوری قەسرە ئەسڵەکە قەسری تری بۆ ئەکرێت بۆ خۆشی بۆ جوانی لە دەوری بەهەشتەکەیە قەسرێکی هەیە بۆ کەسێکە من ضەمانی ئەکەم بە مەرجێ ئەو کەسە دەمەدەم مجادلە بات و حەقبی خوشکەکەم مەیکە لەگەڵ مێردتە بات و حەقبی مەیکە عاقبەتی هەرم فەرموودە بێرە بەرچاوی خۆت بڵێ خوایەگا من ئەوە مجادلە تەرکەکەم زمان مناقەشە تەرکەکەم لە پێناوی تۆ بەڵکوم ئەو پێغەمبەری خوا ضەمانم بکا بۆ بەهەشت وببيت في وسط الجنة ومالكش لنا وراسي لمن ترك الكذب وإن كان مازحا ومالكش لنا وراسي باش بو كسيك درو أجر بو خوشيش بيت تركيكات وببيت في أعلى الجنة لمن حسن خلقه ولا برسين بلاي باشتيش قصرك بو أو كسانيك روشتي خويان جوانك پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا بوو خوای پەروەردگار باسی دوو صیفەتیەکات ئەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەو ئەخلاقام پێغەمبەری خوا قورئانێک بۆ لەسەر عەرز ڕێی کردووە پێغەمبەری خوا كان خلقه قورئانا يمشي على الأرض ئیتر تەماشاکەن ئەو وەسفانەی قورئان بۆ کەسێک خوای گەورە فەرمێ ئەگەر دوو صیفەتت یا بوایە ئەصحاب لە دەورت کۆنە ئەبووە باش ئەو دوو صیفەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو صیفەتەکانی وەکو بەشەر کامل بووە ئێمە نوقسانیمان زۆرە ئەگەر ئەم دوو صیفەتەشمان تیا بێت مناڵت بە ناچایی لەگەڵتایە مێردت بە ناچای ئافرین بۆ ئەو ئافرەتەی مێردی لە خۆشەویستی و ڕێز و حورمەت و احترامە لێی دوور نەکەوێتەوە ئافرین بۆ ئەو پیاوەی کە خێزانی لەبەر حورمەت و خۆشەویستی لێی دوور نەکەوێتەوە ئەو مەحەبەتە لەو ماڵە دروست بێ نەک ناچاری نەک بڵێ لەبەر مناڵ لەبەر باوکم لەبەر فڵان لەبەر عەشرەت من تازە عەیبەم دێتە سەر نە هەر واقعەن ئەو ماڵە وابێ کە ئیسلامە ئەوێت کەوابوو لێرە ئەو دوو صیفەتە چییە زبان تیژی لەگەڵ دڵڕەقی ئەنجا لێرە خوشکەکانم کەوابوو ئەم دوو صیفەتە بەخوا لەگەڵ مناڵی خۆشتە مەیکە مامۆسای مەکتەبی لەگەڵ قوتابیەکانە مەیکە چەند خۆشە مامۆسایەک بی قوتابیەکە خۆشتی بێت دێتە ماڵە لای دایک و باوکت مەدحت کات نەک بێتاقەت بێلێت اینجا کەوا بوو من ئەمە ئەگەر کریەکار بوو ئەگەر مهندسێک دکتۆرەیەک ئەگەر لە شەریکەیەکە ئیشکەم ئەی ژن و پیاوێ بەردەوام لەگەڵ یەکان چەند خۆشە لەخوا بترسین ئەو زبانەمان بەرانبەر یەک ئەو دڵەمان ڕق نەوێ بەرانبەر یەک ئەو سۆز و خۆشەویستە ئیسلامێڵێ لە ماڵەکانە دروست بکرێ ئەنجا ئەمڕۆژ خوشکەکانم ئەمڕۆژ جگەر لەوەی کە تۆ بیر لەمە بکەیت تۆ بیر لە یەکشتی کە بکەنەوە بیر لەوە بکەنەوە ئەمڕۆ ئیسلام نەیاری زۆر زۆرە دەسەکان خۆش براکەم هەموو عالم بە شوبهات و شەهەوات و کەناڵی دنیا مسلمانان بێپارە بێوڵات ڕەش و ڕوود هەر کەسێ بێ بوختانێکیان بۆ کاو لە ناوی ئەدا ئەم ئیسلامە بەم عەزەمەتی خۆیە ئەم ڕۆبا لەسەر کردەوەی من و ڕەوشتی ماڵی من و تۆ خەڵکی لە ئیسلام نەدا وڵا تەماشاکەنەوە سەرپۆش بەسەرەکانن تەماشاکەنەوە ئەو کەسانن کە ڕیشیانێ ئەو مامۆساکانی ئاینین تەماشاکەم زان وەزعی خۆیان چۆنە بۆیە کەوا بوو ئێمەی مسلمان ئەمە ئەخلاقی مسلمانە بەرامبەر هەموو کەس والكاظمين الغيظ والعافين عن الناس ڕقی خۆت بخۆیت و ئەولاتر وایە بەرامبەر خێزانت بەرامبەر مێردەکەت خوای گەورە فەرمێ فمن عفا وأصلح فأجره على الله لجاوي دمدم بكم با عفو صفتي من بيت با إصلاح صفتي من بيت وأن تعفوا أقرب للتقوى ولا تنسوا الفضل بينكم إنسان با دائما هول بدا لبروي مالكت يقندي لبر خاطري خواي قورا چاو پوشي لا هليك بكين خالقك لو خالانا خشك كان قناعت أوي نيبيت سري ليتيك أشيت أزانن بني إسرائيل يكي لسبب تيكشون كاني تشيبو ئایەکێکتان پێم بڵێن دەی پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم یەکێک لە سەبەبی هەلاک
إسرائيل وبو أن امرأة الفقير كانت تكلفه من الثياب أو الصبغ، أو قال من الصبغة ما تكلف امرأة الغني. إن جاء في غمر إخوان نمنيه هنا وبيان بحسنا كمن فرمي آفرتي فقير بو الروش تكليف يخست سر ميردكي وكجنا دولة منكان چەند خۆشە ئەم ژن و پیاوە ئاگایان لە باخەڵی یەک بێت، چونکە بزانن دنیا موقەتە، خوا ئەمان بینێ، خوا تەماشامان نەکات، بزانە احترام لە پارە باشترە، خۆشەویستی لە ماڵی جوان باشترە، بەختەوەری پێکەوە کە ئینسان وەفای بەرامبەر چاکەی یەک بێ، نەک تۆ بڕۆی مێردت قەرزارکەی لەبەرەوەی نیەتی، جارێ دوو سێ احتیبال لە شەیطان بکەوێتە بەینتانەوە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەسیحەتمان ئەکات، ئەفەرمێت انظروا إلى من أسفل منكم. ئەمە نەسیحەتی پێغەمبەرە بۆ هەموومان. خوشکەکانم، ئەگەر بەس کچتەیە تەماشای خوشکە بکە کە مناڵی نییە، ئەگەر مناڵت نییە تەماشای ئەو کەسە بکە مناڵێکی ئەو بۆتە فیتنە بۆیی، دینەکەی کەوتەتە خەتەرەوە. ئەگەر نەخۆشی تەماشای ئەو کەسە بکە دینی نییە، چونکە گەورەترین عقوبە لەوە گەورەترین ئەو کەسانی کە دینیان نییە. تۆ الحەمدولله کە موسڵمانی ئیتر ئەگەر پارەیە لەخوای سوپاس بۆ تۆ کە من پارەی حرامم نییە، لەوە چێ دەوڵەمەند بیت ئیمانت تیا بچێت، کەسایەتیەکەت بدۆڕێنی، بۆ ئەوەی قەدری نیعمەت بزانین خوشکەکانم. ولا تنظروا إلى من هو فوقكم فهو أجدر ألا تزدروا نعمة الله. دائما بڕوانین خەڵکی وایە بێکەسە، نەخۆشە، نەبووە، غەریبە، بزانم لەوە چی ئەو هەر شکری خواشەکان. دائما نەڕوانین ئەوانەی لە سەروی خۆمانون، اینجا ئەوە باشترین ڕێگایە بۆی قەدری نیعمەت بزانین. ڕوونە خوشکەکانم، بۆ ئەوەی ئێمە نیعمەتەکانی خوا بەکەم نەزانین. تۆ چاوت هەیە خەڵک چاوی نییە، خەڵکە زانم نییە، موڵکەکەی هەمووی ئەدا لە دەوڵەمەنەکانی کوردستانە، ئەڵێ بەس چاوم 1 متر ببینێت، 1 متر ببینێ پارەم هیچ ناوێ. خەڵک هەیە خوشکەکانم ئەڵێ بەس خۆم بتوانم خۆم بڕۆم خزمەتی خۆم کۆم لە تەوالێت. لەبەرەوەی نیعمەتی خوا زۆرە بەسەر ئێمەوە. قەناعەت، ئافرەت قەناعەتی بەوە بێ کە خوا پێی داوە. شکڵمان هەر چۆنە خوا ڕەسمی کێشاوە، تەماشای ئاوێنەکەی ئەڵێ چی؟ اللهم كما حسنت خلقي فحسن خلقي. خوایە چۆن ئاوا من جوان دروست کردو هەڵسوکەوتیشم جوان کە. ئافرەتی موسڵمان زۆر سەرقاڵی ئەوە نییە کێشەی ئەوە بێ وەڵا نییە وەڵا خاڵە ئەوبان دەسیوێتی بچە پارەی دنیا سەر بکات چۆن لای بە. هەوڵەدا خوا لە خۆی چۆن ڕازی کات. پاشان خوشکەکانم ئەمەی تری خاڵێکی تر هەیە، واقعاً کۆمەڵی ئەسبابی دنیایی شەیە. ئافرەتی موسڵمان لە خواردنیە ڕاستە لەوە چێ دەست ناچێت، بەڵام ئەوەنە لەو پۆشاکەی کە هاتە پاک و پرچی ماڵ خواردنتە هەوڵ بدەی ماڵ گۆڕانکاری بێتە سەرە، خۆت گۆڕانکاری بێتە سەرتە لە ماڵە بۆ ماڵی خۆت. ئەوەی کە خەڵک لە دەروەی کاوتوشی گوناه هەبێت هەوڵ دە لە ماڵی خۆتا بیکە، هەوڵ بدە لەو ماڵەتان دیرە لە ماڵی لەبەرەوەی مێرد تووشی مەلەل نەبێت لە خواردنتە، لە پۆشاکتە، ئەوەی لە سنووری شەرعە لە ماڵی خۆتە گۆڕانکاری بێنە سەر خۆتە. خاڵێکی کەش کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاری و نەسیحەتی هەموومانەکە ئەوە تانێ ئەگەر بێت و ئێمە هەندێک جار خۆمان چاوپۆشی لە هەڵەی خۆمان نەکەین. خوشکەکانم هەندێک چاو خۆمان گێل نەکەین، ژیانی هەر ژیان لە خۆت تێکە دێت و تەواو، نە هاوڕێت بۆ مێنێتەوە، نە مامۆستات بۆ مێنێتەوە، نە لەگەڵ مێردتە باشی، نە لەگەڵ خێزانتە باشی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاری و نەسیحەتمانەکە فەرمێت لا يفرك مؤمن مؤمنة. با هیچ ئیماندارێک، ئەمە لێرە ڕووش دەکاتە پیاوان بۆ ئافرەتانیش ئێمە دەرسی عامی لێوەرەگرین. هیچ ئیماندارێک با ڕقی لە ئافرەتێکی ئیماندار نەبێت، ڕقی لە خێزانی خۆی نەبێت، نەی بخزێنێت. بۆ ئین کەریه منها خولقا، ئەگەر من صفەتێکیم بەدڵ نییە ڕەضیە منها آخر. ئەو ئیمامی مسلم ڕیوایەتێکات تۆ ئەمەیت بەدڵ نێ ئافرەتە سوژدە بۆ خوا بات، ئەم ئافرەتە مناوت بۆ بەخێوەکە، ئەم ئافرەتە ماڵەکە، ئەم پیاوەی تۆ شەو ڕۆژیشەکە دایکی 9 مانگ هەڵی گرتووە 2 ساڵ شیری پێداوە، ئێستا نە خزمەتی تۆکە و نە خزمەتی دایکی ناکات. ئەوە بۆ هەمووشتان بۆ هەمووشمان کە حەقی دایک چەند زۆرە کە ئەوەی پیاو بۆ ئافرەتی خۆیەکە بۆ دایکی نایکات. ئەگەر ساڵی هەدیەیەکی بۆ وازانە شتێک گەورەی کردووە، بەڵام ماڵیا لە ژێر دەستی خێزانەکەی. جا لەبەر ئەوە پێغەمبەری خوا فەرمی ئەگەر صیفەتێکی بەدڵت نەبوو صیفەتی تری تایە تۆ لێی ڕازی بیت، مەی بخزێنە. مسلمان چۆن مسلمانە بەخزێنێت؟ چۆن ڕقێتی لە مسلمان بە تایبەتی ئەگەر مێردی خۆی بێ، ئەگەر خێزانی خۆی بێ،
بە تایبەتی کێشەتان مەبەنە دواتر لە خاڵێکە باسی یەکەم لای هیچ مامۆسا و هیچ قاضی ئەمڕۆ خەڵکی عەدل زۆر کەم ماوە بە تایبەتی مەیبەنە لای عائیلەی خۆتان چونکە دواتر ماڵی خۆت تێکەدی دواتر باسی یەکەم ئینشاءڵڵا کەوابوو لێرە ئینسانی مسلمان زۆر زۆر ضرورە ئەگەر گلەیەکمان لە سیفەتی تەنها لە بەهەشتەیە گلەی نەمێنێ لە دنیا کەس نییە هەموو شتێکت لە 100% بەدڵ بێت تخوا من پرسیارێک لە ئێوە ئەەکەم هەموو سیفەتێکی خۆتانتان بەدڵە پرسیارتان لێکەم ها ئیتر کابوو هەموو سیفەتێکی لەوە چێ براکەیشت بەدڵ نەبێ هەموو سیفەتێکی با بڵێم مێردەکەیشت بەدڵت نەبێ کە هەموو شتێکیت بەدڵ نییە لەوەی کە بەدڵ نییە دائیمەن بیر لە چاکەکانی بکەم ئەویش بۆ تۆ بە هەمان شێوە ئێمە چەند سیفەتمانتیاڵێ خوا بۆ خاتر اسمی عەظەمی خۆت حاڵم چاکە و ڕزگارم کە لەم سیفەتە خراپە کەوابوو دائیمە نەبێت ئێمە بەراورد بکەین لەبەر سیفەتە جوان و ناشنەکان چاوپۆشی بکەین لە هەڵەکان